ئێمە ڕاستیە ئەمساڵ وەکو پار نییە ساڵی وشکە خەڵک خێر ناچونە دەممان نەگەشتوە خەڵک نەگەشتە خەڵکی ئێمە پار ئەوە لەوەکو جلوبەرگمان ئەمساڵ وانە ئەویش هۆکارەکەی هی ئەوەیە موچەی مانگی 1 و 2 بەسەر مناڵانی بێباوک و نازدارە دابەش دەکەین بەیانیش لە تەکیە و چەند شەماڵ دوو بەیانجی لە سێ سادق و هەڵەبجەی تازە منتیقەی شارە زۆر دیارەمە 4 نووسینگەمان هەیە یا 4 لقمان هەیە ئەمڕۆ لێرە موچە و جلوبەرگیان پێشکەشەکەین بە مناڵانی بێباوک ئەم ڕێکخراوە لە 2012 دەست بەکار بووە الحەمدولیلا خزمەتێکی زۆری کردووە بە مناڵی بێباوک بە نەخۆش بە خەڵکی فەقیر و هەژار لە زۆربەی ناوچەکانی کوردستانە لە هەولێر لە قەڵاتزە لە منتیقەی گەرمیان لە پێنجن خزمەتی کردووە جلوبەرگ خواردن نەوت تەوزیع کراوە بەسەر خەڵکی هەژار و بێباوکە بەڵام ئێمە حەزەکەم لێرە ڕووکەمە خێرخوازان داوایان لێ بکەم بیریان بخەمەوە پێیان بڵێم خوای گەورە پاداشتان باتەوە ئەم ڕێکخراوە ئەوەنە خزمەتەی کردوێتی بەخۆی ئەو هاوکاری و دڵفراوانی ئێوە بووە کە ئێمە بەخشەکانی ئێوەمان گیانەوە بەو خەڵکە ئەو خەڵکی کە پێویستێتی لە مناڵی بێباوک بێ لە نەخۆش بێ لە هەژار بێ ئێستش ئێمە زیاد لە 150 فۆرممان هەیە مناڵی بێباوک دیارە ئێمە هەر مناڵێکی بێباوک کە ڕوو ئەکاتێ ئێمە داواکە ناوی بنووسین ئێمە لیژنەمانێ لیژنەکان ئەسنە ماڵەکان تحقیقی تیاکەن جوان جوان بزانین ئەم ماڵە حاڵیان چۆنە وەزعیان چۆنە تا چەندی ڕاستەکەن بێباوکن وەرحاصل لێکوڕینەوەیکی تەواوی لێەکەین ئێستا ئێمە 150 فۆرم کە سەردانی ماڵەکانیانمان کردووە و دەزانین زۆر زۆر مستەحقن بەڵام بەڕاستی دەماتوانین و موچیان بۆ ببەستین لەبەرەوەی ئیمکانێتمان نییە ئێمە ئەو ئیمکانێتەی هەمانە ئەو پارەی هەمانە ئەو داهاتە هی خێرخوازانە. ئێمە لە سلێمانی ناوەندی شاری سلێمانی 161 ئایلە خێزانمان لایە موچیان بەسەر دابەشەکەین بەبێ دواکەوتون هەموو دوو مانگجارێک ئەو موچەی کەیەتە لای ئێمە لەلایەن خەڵکی خێرخوازەوە ئێمە لە کاتی خۆیان دوو مانگجاری موچەکە بەسەر ئەو خێزانانە دابەشەکەین و بێجگە لە موچەکەش هەڵبەتە هاوکاری و یارمەتیکەش هەیە کە ئێمە دابەشەکەین بەسەریانە بە نمونە ئەم مانگە جلوکەلوپەرمان هەیە دابەشەکەین بەسەرانە و مانگی ڕابردوو دوو مانگی ڕابردوو لەگەڵ جلوکەلوپەرەکەیە نەوتیشمان بەسەرا دابەش کردوون جلوکەلوپەرشمان بەسەرا دابەش کردوون بەڵێ بە دڵنیاییەوە ئەو جلوکەلوپەر و خواردن و قرتاسیە و نەوت و هەموو پێداویستەکانیان هەمووی لەسەر ئەرکی خێرخوازە و خێرخواز هاوکار و یارمەتی ڕێکخراوەکەی ئێمەیە هاوکارمانەکە هەم لە ناو هەم لە دەرەوەی وڵات هاوکارمان دەکەن ئێمەش ئەوەی کە گاتە لە ئێمەوە بە ئامانەتی ئەگەینە دەستی ئەو خێزانە مناڵە بێباوکانە و خێزانە نازدار و فەقیر و هەژارانە بێجگەل لە مناڵی نازار هەڵبەتە فەقیر و خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و نەخۆش و کەم ئەندامیش ڕووماتەیەەکە لێرەوە لە ڕێی کەناڵەکەتانەوە داوام ئەوەیە لە خەڵکانی خێرخواز و ئەو خەڵکانەی کە خوای گەورە بەسەری کردوونەوە ڕشتێتی لەسەریانە داوایان لێ دەکەم کە ئەو مناڵە بێباوکانەی کە چاوەڕێی
ئەوە دەکەن کە کەفاەتی کەسە کەفاەتیان بۆ بکە داواتان لێکن خەڵکانی خێرخواست بەدەنگی ئێمە و ڕێکخراوەکەمانەوە بێن و بەدەنگی ئەو مناڵە بێ باوکانەوە بێن با ئەو کەفاەتیان بۆ بکەین ئینشاءالله بۆ ئومێدیەوەی دڵی هەموو لایەک خۆش بێن.